هاوڕێیان سەیەکە بەڕ ئەم دیقە و گرافیکی ئەم منتیقەیە زۆر جوانە. ئەی سەیرە و جادە و گرافیک و شتەکە هەنێ شوێنی هەیە، یعنی من وا هەستەکەم هەنێ شوێنی هەیە ڕواکەن ڕێک بەدەستی قەس گرافیکیان جوان کردو سەیریکەن. سەیری گرافیکی ئێرەگە زۆر عەجیبە. باشە ئەمە ماڵەکەیەتی نازانم دڵی کامە بێ، هەندی پێم وا بێ ئەمەیانە با دابەزین. ئەمەیان ئەوەی ئەو لایە بێت تەلەفۆنێکم لێرە. But you know what? They're not interested in sharing their technology. So we went and made it compatible anyway. Now you can dock your... hold on a second. I think someone's trying to dock with me. على تلفونم بوي. Hello? اوه هاوڕێیان وەڵام موبایلەکە تەقیۆ بەگوێیە. ئێستا تێگەشتم خۆم وتم سەیری کە جا عینەکەکەی هەینێ عینەکاتی ئەوە تامە عینەکەکەی تاڵ ئەم عینەکە کامێرەیە بەحسا. سپاس. ئێستا بێ ئەمە لەم شوێنە جارێ سەرەتا بڕێ سەیری دەور و پشتی ئەم شوێنەکەی چی لێ و چی لێ نییە و هەنێ ڕسمی ئەو شوێنانە گرین کەوتی وتی ڕسمی هینم بۆ بگرە هاوڕێ وتی ڕسمی هەوا گۆڕچیەکانە ئەمە ئەم شوێنانە وتی ڕسمی ئەم شوێنانم بۆ بگرە. باشە ئەمە یەک ئەمە دوو لەگە کامێری چاودێرەکانە ئەم کامێرانە زۆر چاکە. باش سڵاوی خواتانە بێ ئەزیزان و دۆستان و خۆشەویستانی من. ئەزیزانی ئێمە هاتینەوە بۆلاتان لە پێشکەشکردنی یاریەکی تری یاری GTA 5 یاریکی زۆر ناوەزە و خۆش لەگەڵ ئەم چیرۆکەیە وردەوردە لەگەڵ ئەوەی خۆشەویست بەردەوامە بین. ئەزیزانی من لە پارتەکانی پێشووە وەکو بینیمان کە مایکل تووشی کێشە بوو ئەجا ئێستا لەم پارتەیە پێویستە بڕۆین بۆ لای لیستەر دیاریمان کردووە پێویستە بڕۆین بۆ لای لیستەر بۆی ئەوە لە پارتی پێشوە پێما بێ غەڵەت دوتمان لیستەر یارمەتیمانەیەت بۆی کە بتوانین ڕێگەیەکمان پیشان بە ئەو پارەیە پێیاکەین. ڕێگەکەش تەبعاً مایکل بڕیاریاوە کە جارە دەستکاتەوە بە ئیشە خراپەکانی بۆی کە ئەو پارەیە بەدەست بێنێت و قەرزەکەی پێباتەوە. اینجا ئێستش ئەڕۆین جاوکو بیرخستنەوەیەک لایکی ڤیدۆکە کەن و تاتوانن شێریکەن بۆ هاوڕێکاتان و لە کۆمنتی شاڕای خۆتان بنووسن تکایە لە سەریارەکە بێ کۆمنت مەڕن هاوڕێیان. بەڕاستی ئەکتیڤ بوونی ڤیدۆکان بۆ ئێمە زۆر زۆر گرنگە. ئەگەر ڤیدۆکان ئەکتیڤ نەبێت بەڕاستی ئێمە ژووردەوردە یعنی ئەگەر ئەکتیڤ نەبێ مەجبورین سار دەبینەوە لە دانانی ڤیدۆکان ئەمەش بۆ چناڵەکە باش نییە. ئەم یارە ناوەزە و خۆشە و ئەم چیرۆکەمە بە جوانترین شێوە هەوڵین بۆتان پیشان بین بۆیە ئێوەش بێ کۆمنت بێ لایک مەڕۆن و لەگەڵەوەشا بە دوو کەس خەریکین هەم کاکە ئەنەس و هەم منیش بە هەردووکمانەوانی هەوڵین چیرۆکەتان بۆ تەواوکەین بۆی بێ تاقەت نەبن. یعنی ئێمە پێم وابێت تاکە کەناڵین کە سێ ئادمینی هەبێ لە کەناڵێکە سێ ئادمین هەبێ و دوو ئادمین بە بەردەوامی یارە چیرۆکەکان بکەن بۆیە ئێوەش یارمەتیمان بن بە لایک بە کۆمنت ڕای خۆتان بنووسن. دەستان خۆش بێ. خۆشەویستانەوە نزیک بووینەوە لە ماڵەکەی لیستەر ئەوە نەمان نەماوە خۆشە وردەوردە چاوەڕێکین بزانین ئەم پارێت چۆن پیاکەین داین چیەتە پێشمان چیتە ڕۆیە لە چیرۆکەکەیە بۆیە بێ و پارە پیاکەین 2.5 ملیۆن دلار پیاکەین بین بە سوڵحیە و کێشێتی کەوتین. ئەمە کابرا بەحساب وازیەنا و گەڕاوەتەوە ژیانێکی سادە بەڕێکا بەڵام کێشە و مشاکیل بەرەوشی برنایە. ئەمە چی ئەڵێ یارمەتیم بە کورە با بە ئیشمانێ واز بێن. خۆشەویستان ئەگەر لە مەرحەلە بڕین نەبیە و چاڵنجانە خۆشە تەواویکی لەم فەرعەوە بێلابین بەدەستە ڕاستە بڕۆنەوە بڕۆنەوە ماڵەکەی بێ لێکوێ ماڵەکەی بێ لێکوێ بێ هاوڕێیان سەیەکە بەڕ ئەم دیقە و گرافیکی ئەم منتیقەیە زۆر جوانە. ئەی سەیرە و جادە و گرافیک و شتەکە هەنێ شوێنی هەیە، یعنی من وا هەستەکەم هەنێ شوێنی هەیە ڕواکەن ڕێک بەدەستی قەس گرافیکیان جوان کردووە سەیریکەن. سەیری گرافیکی ئێرەگە زۆر عەجیبە. باشە ئەمە ماڵەکەیەتی نازانم دڵی کامە بێ، هەندی پێم وا بێ ئەمەیانە با دابەزین.
ئەمەیان ئەوەی ئەو لایە پێم وابێ ئەمەیانە ئەم ماڵەیە ئەمەیە ئەمە چی ئەم شتانە دەست نووسراوە دوورپشتی ماڵەکەی چی لێ ئەمە لێرا کرێکار و دیشەکە زانن باشە با بڕۆین شکە هاوڕێی کۆنیەتی ڕاستەخۆ بە جنێو دەستی پێکرد وتی دەرگاکەم بۆ کەرەوە لێستەرە وشتی یەک دەقەپە لەمەکە دەرگای کردەوە با بڕۆین نە ژوورۆ لای ماڵەکەی سەیرازانن مە چییە جارە علاماتە ئەو لیستەر ئەمە لیستەرە کاکە خەریکی ئیشی هینە ئەم ئەلکترۆنیاتێ And you're gonna make it up to me by doing whatever I ask. Or rather, I mean, I need something done, you need to know something, so why not help each other? I gotta make some dough. So you're back in the game? I guess. Look, Lester, about what happened before. I know you never mentioned my name. I know I'm not on any lists anywhere. I know you never betrayed me. As for you, you gotta figure that I never told anyone. That instead of gently decomposing in North Yankton, you're angrily decomposing in Los Santos with a shrink and a wife who don't love you no more. Yeah, well, since you put it like that... Hey, shut up a minute. I'm getting an iFind alert. That little college boy sack of shit, phony fuck. Who? Jay Norris? Yes, that fuck is a lying bastard. I've read his fucking emails. He's a fucking cheat. ما يعرمتي ماني هاوريان What, by outsourcing all the jobs? فلما كان ستتانا جينا selling us little bits of plastic restricted access shit? Well, now it's payback time, you lying turd. What the hell are you talking about? You are about to get that white collar gig that you always dreamed of, Mikey. Here, take this هاوڕیان پێشتر مایکل بە حساب وای بڵاو کردوتەوانە کە مردووە بۆ هۆی پۆلیس وازی لێبێن بە دوایان نەگەڕێن ئەسە لەستێریش باسی وەکڵێت تۆ خۆوا پیشاناوە کە مردووی من نەمزانی کە ماوی ئەڵێ نا ڕاستەکەی وا بوو بەڵام ئەو سینناارۆیەک بوو بۆی کە خۆم لە بەرچایی خەڵک و پۆلیس پشارمەوە وازم نابوو لەو کاری پێشینە بەڵام ئێستا ناچارم مەجبور تووشی کشتیشی وا بووم پێویستم بۆ بڕەپارە پێویستیم بە یارمەتیە ئەمیش ڕێگەی پیشانەیە I'll find something. Just like the old days. نەخۆشی شەلێسە ئەوە نەخۆشی ڕەبۆی هەیە هاوڕێیانە و پەمپا یەکێ نەخۆشی هەبێت تاڵ نەفەسی و پەمپە بەکارێنێ باش ئێستا شوێنێکی پیشان ناین و تێبێ بڕێ بۆ ئەو شوێنە ئەمە علاماتانە هاوڕێن شوێنە چییە ئەمە ئەسەرێک لە ماڵەکەی بێمزانین چی تێ ماڵەکەی بێتامازانن مە چییە ئەمە خەریکی چییە لێرە با بڕۆین شوێنێکی بێتێ بێ بچین بۆ شوێنم سارەکەمان لەسەرەوە تێقەیەکی زۆر جوانێ منتیقە هاوڕێن مایکل بۆی ئەو کوڕە یارمەتی بە ئەویش داوا ئیشێکی لێ کرد ئەڵێ بێتەوە ئیشەم بۆ بکەی ئینجامی ژارمەتی تێن باشە
ئیشەکەشی ئەوەیە ئەو کوڕە ڕقی لە هینە ڕقی لە پیاوێکە بە حساب و پیاوە کۆمپانیا هەیە و ئیشی مۆبایل و شتەکە و یارمەتی خەڵکەیە جا مایکڵی نرد ئەڵێ بێتۆ بچی بۆ کۆمپانیایە معلومات کۆکەیتەوە و زەربەیەکم بۆ بی لەو پیاوە اینجا منی یارمەتی تێم وتر مایکڵی ژووتی هینە وتی باشە من ئیشم بانق بڕین و ئەو شتانەیە و من دیزاینەر نیم یعنی من ئەوی شانە چۆن بکەم ئەڵێ تۆ بڕۆ جلێک لە بەرکە دەستە جل لە بەرکە دەتەجلی جوان گەنجانە ئێتە من خۆم پێتەڵم ڕێکارەکانە پێڵم چی بکەین ئێستا با بڕین خۆمان بگۆڕین ئێنجا دوایی ئەبێ پێمان بڵێت چی بکەین بێ بچین جل کڕین بچین جل کڕین لەبەرەوەی بە حساب ئێستا ئێمەی ناردووە بۆ کۆمپانیای ئەمانەرە بۆ کۆمپانیایکی ڕاقی تێگەی ئەبێ بچین لەوێ ئیشێکی پێوتی نەبێ بیکەین وەکو زەڕبێ بین لەو کابرایە هەربا مخالەفەیەکەین ئەمە تامە شوێنی جلوبەرە کڕینەوە و جلی ڕاقی لێ باستار جلی جوانی لێ زانن Excuse me. I got this interview at this tech company. I'm thinking I need something, I don't know, geeky. داوای جلەکڵە من جلێک مێت لە جۆرێکی ئا بێ گەنجانە بێ ئالم نوع بێ ئەیش پێڵە بۆ چیتە یعنی ئەم جۆرە جلە وا دیاراتێ پێ شوێنێکی دیاریکرا و شوێنێکی ڕاقی بۆیە من ڕێت نیشانێم ئالم جۆرە جلانە بکەیتە بەر لەم جۆرە جلانە بۆ تۆ زۆر چاکە ئێستا بە حسابە لەم جلانە بکە زاینەم جلانە چۆنە بای $120 ڕاخۆ گرانیشە بەم شینە جوانە بەس لە مایکڵ نایە نازەمی چیوایتیانێ بەدڵی من بێ ئەم سپێ جوانە سپ جوان نییە ئەو سەوز وڵای نازان چی لە بەرکەین دێم زەرد و ڕەشە جوانە بای $120 دی ئەمە چاکەتەکەشێ گۆڕێ یاڵا دێعیبی نییە باشە ئەمە خراپ نییە با بڕین سابێ بڕین بۆ کۆمپانیاکە ئەم جلەمان بۆی لەبەرکرد بۆیە هات شێوەیەکی گەنجانەی هەبێ ڕاستەوخۆ ئالێرە مخالفێکی وەبوو بۆ تەلەفۆنە Michael? I'm all dressed up. Now, you want to run me through this thing? The prototype is somewhere in the Life Invader office. Find it and fit it with the device in your bag. They just gonna let me in? Why wouldn't they if you look the part? Hang around till someone opens the door and act على entitled. حاضری ئێستا ئەویش لە بەڵە حاضرم معلوماتەکانم بەرێ چی بکەم و چی نەکەم ئێستا بۆ شۆ بڕۆم ئەویش پێڵە لە بڕۆ ناو کۆمپانیاکەوانێ بڕۆ بەشە سەرەکیەکەی لەوێوانێ لە ناو ئۆفیسەکانە ناونیشانی ژوورەکەی پێیا طبعاً هەڵێ بڕۆ ئەو ژوورە لەوێەوە معلوماتەکان وەرگرە مایکڵیش پێیوتی باشە من چۆن ئەیاڵەن پشمە ژوورۆ لە بۆ کۆمپانیاکە ئەڵێ ئەیاڵەن تۆ بڕۆ من تۆ خۆوا پیشان بە علەساس کارمەندێکی ئەوەی یەکێکیش دەوێت لە بەر دەرگاکە چاوەڕێتەکە پێم وتو ئاگدارم کردەوە ڕێن نیشانەیە تۆ ژوا خۆ پیشان بکە کارمەندی ئەوەی لەو ڕێگەی وردە دەتوانانی بچیتە ئەو شوێنی کە ئەمانەوێت و معلوماتەکان وەرگریت ئیشەکەم بۆ جێبەجێکە ئەمە هاوڕێیان ئیش بە ئیشە وتمان مایکڵ داوا یارمەتی لەو کوڕە کرد لە لیستەری ژووتی من یارمەتی تێم بەست ئەمە بۆ من بکە جارێ وای لەبەری پارە توانین بڵین مخالفێکی وەکەین ساسیم بۆ کۆمپانیاکە ئەمە کۆمپانیاکەی شوێنی سیارەکەشمان حازرە کە ڕایگرین باشە حەزەکەم جوان ڕایگرم بۆم ڕێک نەبوو ئاها
ئەوە تاو بەدڵتانە جوان ڕامگرتووە هایبی نییە یاڵا دەی هاو سارێ هاوڕێن ئەو سارێ لێرە ژێ لە کوردستان لای خۆمان سمارتی پێڵن پێم وابێ بە شەح نیشەکە هەیە لای خۆمان دو بچووکە نای کۆمپانیاکە لایف ئینڤێدەر کۆمپانیاکە یعنی داگیرکردنی ژیان داگیرکاری ژیان یعنی بە کورتەکەی ژیانە داگیرەکات لایف ئینڤێدەر ئەو کوڕە و کابراکەی کە چاوەڕێی PM's pushing for more functionality. But we are maxed. I mean, if anything, we have to strip features, especially if we plan on بەحساب releasing a fully ئەم priced کوڕە update a year later. کارمەندە لەوێ یارمەتیمانەیە لەگەڵەوە بچینە ژوورەوە ئێمە شوک و کارمەندێکی ئەوێ چینە ژوورەکە و معلوماتەکە وەرەگرین و هینە دەرەوە Milestones are one thing, but when design is changing its mind seemingly overnight, there's not much you can do about it. You know what I'm saying? My union allocated smoke breaks about up, so... Wait a minute. Do I know you? Yeah, I think so. IT temp, right? Yeah. You know, you gotta do something for me. You gotta put کاکە it in بمان a بەرە شوێنی مەبەست No. I'd like to keep this one out of the database, if you know what I mean. ئەو باسی هینی بووەکە هاوڕێن باسی ناو کۆمپانیاکە و ئیشی شەریکەکەی بووەکە بەڵام مایکل تێناگە ها چۆن لە ئیشی ئەم کۆمپانیا نییە ئیشی ئەم کۆمپانیا نیە ئیشی مایکل بانە بڕین و دزیکردن و ئەم شتانەی سەری دەرناکات لە مێشی تەقەیە گوێ نایەتێ Hi. Oh, hi. ئەمە شوێنەکەی Chill out on the beanbag. Marcus will be right out. Oh, I'm gonna take لە شوێنی گەیمینیشە چێ You got a college education to do this? ببڕێنەوە ژوورەوە هاوڕێن ئێرێ پێم وابێ شوێنەکەی کە ئێمە ئەو شتێکە ئەمانوێ ئالێرێ ئەمەتە ئەوە مۆبایلەکەی ئەوەی کوڕەکە هاکو وتی دەی ئەو جیازێکی کردە ناوێوانێ ئەدەی بەس یەک دەقە تاوا ئیشەکەمان کرد با بڕێن Dude, Oh, ئیشەکەمان blue تاوا screens again? You're my guy. Bye now. Sit. Foot bag, dig fast. Ow! Come on, you're gonna have to learn the foot bag if you want to get a job here, okay? Follow me. Okay. Oh, Some Like, a-hole drank my effing lero, cat basta milk. me lero There nati. was a totally Lero not ati. passive-aggressive note on it. If I drown in mucus, it's your fault, you illiterate effing C's. کۆمپانیایکی بێتام بووە زانی سیارەکەمان ما بێ تاو سیارەکەمان لە شوێنی خۆیەت با بڕێ ئیشەکەمان تەواو بوو وەکی ویسمان کردمان مۆبایلە جیازێکی تێکرد Things in the prototype. نازانم ئەو جیازت چی بوو تێکرد هەزانی هاوڕێن جیازێکی کردە ناو مۆبایلەکەەوە ئەو مۆبایلە بۆ تێستدانراوە Are you playing وا that چۆن game? لە دروستیان کردو و تێستی لەسەرەکەن بەس ئەم جیازێکی کردە ناو مۆبایلەکە نازانم چی بوو ئەو جیازە They're all the same. Besides, you know me. I'm a movie guy. Classic Vinewood. classic Vinewood ended 30 years ago. لە ماڵی خۆشمانە Now it's just نزیکە superheroes, romantic کۆمپانیا comedies, تەواو and بوو remakes, none of which interest me. Hey, I believe this country can still make Oh, interesting movies. There's no better way to define American life than a 2-hour plot in which the hero looks good بکەینە and گەراجەکە defeats سیارەکە evil. Whatever you وڵی say. نازانم Enjoy من بارە بەردەم yesterday. گەراجەکەی بێ Anyway, just ئیشمان پێ بێ با بڕێ هاتینەوە ماڵەوە چی لە مەرحەلەیەکە جوانە ماڵەتان پیشانێم کونوکەلەبەری زۆر تێ با بڕین جەو لەمە تێک بین Oh my god, you guys are so lame. Out. No,
قسەی بەرنامەکە Fucking tits. Give me a هەسە دەی منیشمێ هەسە قیژە باشە پێی تەلەڤیزیۆنەکەین هەڵە بیگۆڕە بەخێر بێن جەنتڵمان یعنی چۆم لەوەکو گەورەکان ئەمە ئەو کۆمپانیای کە ئێستا چوین هاوڕێنە لایف ئینڤێدەر ها کۆمپانیاکە ناوەکەم بەخەندەوە ئەمە ئێستا ئەو کۆمپانیا بڵێ هەر لایفی هەیە وەکو لایف نووسراوە ڕاستە خۆیان ئێستا ئەبێتە شتێک ڕووبە شتێک ڕووبە شکە ئەمە ئێستا شەریکەی کۆهینیە کۆنفرانسێکی هەیە و شەریکی مۆبایلە ئێمە چوین بۆی کە ئەم پیاوە هەکە قساکە ئەو لیستە ڕقی ئالەم پیاوەیە بوتی ئەبێ و پیاوە بکوشتێ شتێکی لێ بکەیت کە چۆن بڵێ لە شخصیاتی بی We have one of the youngest workforces in the world. An average age of only 14.4 years. That's not just impressive, it's revolutionary. Today, right here, we're about to make the next step. ئەمە لیستەر ڕقی لەم پیاوەیە و پیاوێکی قساکە لەسەر تەلەڤیزیۆنەکە. The future. هاوڕێن ئەو مۆبایلەیە کە ئێمە جیازەکەمان تێکرد مۆبایلی تێستەکەیە هاچووە ژوورۆ مایکل چوینە ژوورۆ و جیازێکی کردنا مۆبایلەکە ئەو مۆبایلێ بەدەستە و پیاوە ئێتر جیازەکە چی بوو تی کرد نازانم ئێستا بۆمان ڕوون نەبێتەوە We went to the guys at Fruit Computers and we told them we wanted to make our hardware as compatible as possible. But you know what? They're not interested in sharing their technology. So we went and made it compatible anyway. Now you can dock your... hold on a second. I think someone's trying to dock with me. على تلفونم بويا. Hello? اوه هاوڕێیان وەڵام مۆبایلەکە تەقیۆ بەگوێیە ئێستا تێگەشتم خۆم وتم سەیریکە مایکل چوو جیازێکی تەقینەوەی خستە ناو مۆبایلەکەەوە باشە لیستەر پێیوت هەڵبەت لیستەری ژاوێتە جیازێکی تەقینەوەی خستە ناو مۆبایلەکەوانێ چۆ ژوورۆوانێ اینجا ئێستا ئەو مۆبایلە تێست بوو تێدا پیشانی خەڵکەکەیەوەی مۆبایلێکی وامان دروست کردو و ئاوایە و ئاوایە باشە مایکل لێرەوە تەلەفۆنێکی کرد بۆ ئەو مۆبایلە کە جیازەکەی تێخستووە ئەو ویستی هەڵی گرێ و تەقیۆ بە گوێچکە و تر ئەمرێ پێم وابێ ئەمە کێشەیەکی بینی لیستەر و ئەو پیاوەیە ئەمە ئەو ئیشەمان بۆ لیستەر کرد بۆ ئەوەی ئەویش یارمەتیمان بە باشە ئەوە لیستەر تەلەفۆنی بۆ کردینەوە ناوەتە بینی ئەڵە دەست خۆشیشەکەت کرد بەدڵم بوو ئای لیستەر ئەوە تەلەفۆنی لیستەران نووسراوە لیستەر لەسەر مۆبایلەکە تەلەفۆنی کرد دەستخۆشیمان لێگاڵی شەکەت جوان کرد بەرەو پێشەوە چوو منیش هەموو هەوڵێکی خۆمەم یارمەتی بم I'm trying to stay off the day trading. But maybe I'll take a look. باش اینجا ئێستا بێ بچین جلەکانمان بگۆڕین هاوڕێن زۆر خۆشەلی تێبگەی یعنی زۆر چیرۆکێکی زۆر چێژ بەخشە ئێستا ئێمە چین یارمەتی لیستەرمان ها داوا یارمەتیمان لێکرد بەڵام ئەوش بێ و ئیشەم بۆ بکەی شەکەشیەوە بۆ جیازە یای نەخسمانە ناو هینەوە ناو مۆبایلی و کابراایەوە کە بەحساب شەریکێکی بەقوتەوە و تەقیۆ بە گوێچکەیە ئەم ژوورەمان ناوێت کاکە وەرە ئەمە ژوورەکەی خۆمانە ئادەی ئەوە تا تاوە ئەوێ بچین جلەکانمان بگۆڕین هاوڕێیان بەس یەک تێبینی سەیریکە ئەم مەرحەلەیە کە ئێستا ئیبڕین ئەم مەرحەلەیە ئەبێ جلێکی ها لێرە نەجمەکەی لێیا بێ و جلە لەبەرکەین دێ ئەمەیە پێما بێ چاکەت و پانتۆڵێکی تایە
ئەبێ جلێکی ها جلێکی زۆر ڕاقی لە بەرکەین چکە وای بوت وتی جلێکی ئەمەیە بەس پانتۆڵەکەی زۆر ناشرین ئەمە جوانە تاو وتی جلێکی زۆر جوان لەبەر کە وەرە بۆ لامە سای لیستەر وتی وەرە بۆ لامان سای بچین بۆ لای لیستەر نازانم دوو دڵم چاکەت و پانتۆڵێکی تیا بوو بۆم نادۆزرێتەوە زای نایدۆزینەوە ئەمە نییە ئەمە نییە ئەمە نییە ئەمە تاوە ئەم جلانە ئیتر زۆر ڕاقین بەحساب باش بەدڵمە با بڕێن سارێ بچین بۆ لای لیستەر ئیشەکەمان بۆ کرد اینجا وتی وەرن بۆ لام وتی وەرن بۆ لام مادەم ئیشەکە کرد دەبزین ئێستا چیمان بۆ بکەم با بەگدانین ئەجارێ مارشیکەین ئەمەتە بچین بۆ ئەمەتە بەزەم جارە ناچین بۆ ماڵەوەی ئەم جارە چین بۆ شوێنی ئیشەکەی تاوان سەیریکە با من یەک شتان پێ بڵێم لیستەر ئەویژیشی قاچاقەکە لیستەر ها لە ژوورە ئەو کۆمپیوتەر و شتەی دانابوو هاوڕێیان خەریکی ئیشی قاچاقە بەڵام بۆ ئەوەی کە حکومەت پێی نەزانێ معمەلێکی خەیاتیشی هەیە بۆی نەچێتە بەرچاو کورە کاکە بوواکەی نامەوێت زۆر دەعم بکەم لێرەوەی سیارەکەمان لەکوێ ڕاگرین من یەکسەر کێشی سیارە ڕاگرتنمێ یەکسەر لە بەردەم دەرگای معاملەکە ڕایگرن سیارەکەمان نەدزن هاوڕێیان زەمام هەموو پلانە زان بۆ چییە ئەم هەموو ڕوشایشەوەڵایی ئەم هەموو پلان و بەزم و ڕزمە ئێمە بۆ ئەوەیە کە ئەمانەوێت لیستەر یارمەتیمان بە بانقێک شوێنێک ببڕین بۆ ئەوەی کە ئەو پارێمان دەستکەوە سڵحی پێ بکەین ئەم هەموو بەزم و ڕزمە بۆ ئەوەیە تووشی کێشە بووینە I needed a job that didn't require me to do anything apart from paying taxes. ئۆفیسەکەی دێمە. Okay, listen. What do you got? The Holy Grail, the Union Depository. And they say it cannot be hit. Hasn't been yet. Look, I just owe some Mexican hood a couple $1 million because I wrecked his girlfriend's house. I don't need to go crazy. هاوڕێن مایکل ئیشارەت بەوە کە ئەڵێ سەیریکە من ئەم نامێ ئیشێکی زۆر زۆر وا گەورەشکەم بۆ نموناڵە نامێ باقێکی زۆر زۆر گەورە و تاڵانکەم ئەڵێ تەنها من ئەو بڕەپارەیە کەوتومەتە ژێر و کێشەیەوە ئەو بڕەپارەیە ئەبێ بەمەوە بە ئەو بڕەپارەیە بەمەوە بۆ پیاوە و تەواو نەجاتم بێ ژینا نامێ وەکو جاران باقی گەورە و شتی زەخم بکەم لیستەری ژەڵێ کەواتە گەروا بێ پلانێک دانین لە باتی بانک هینێک ببڕینە هاوکو بڵێ دوکانێکی خشەڵ ها دوکانی ئاڵتونچی بە کوردێکی خۆمان دوکانێکی ئاڵتونچی دوکانێکی زاڕەنگەر شتێکی ئاوا باشترە وەک لەوەی کە بچین بانقێکی زل هینکەی نەمیشەڵە ئەتاڵ ڕاستە ئەو جۆرە باشترێکە ئەڵێ لەگەڵ چیە تووشی کێشە وینایی کابراکەی و مارتزینە بەخوا ناوکەین بوونە ئەڵێ باشە هەوڵین شوێنێکی زۆر زۆر گەورە نەبێ هەوڵین شوێنێک بێت وەکو بڵێ دوکانێکی ئاڵتونچی زەڕەنگە باش جا ئێستا ڕوون بۆ شوێن ئێستا ئەڕۆن بۆ ئەو دوکانە تادەم لیستەر شارەزایە The jewelers is on Little Portola. Your FIB buddies, they know you're back in business? FIB buddies?
What are you talking about? I checked out the WPP thing. Doesn't look like any WITSEC program I'm aware of. هاوڕێن چاچن بەرەو ئەو شوێنە لیستە شارەزای ئەو شارەیە ئیشی ئلکترۆنی و ئەم شتاناگە لە کۆمپیوتەر شارەزایە و لە مەسەلەی ماپا شارەزایە و لە مەشەلەی مارکوشتە ئەڵەم شوێنە کشکە بم ئەچین تاقیبێکن چاچن بۆ ئەو شوێنە بەحساب تاقیبی ئەو دوکانە ئەکەن دوکانەکەی پیشانەیە لیستەر پیشانە ئەڵەم دوکانەیە دوکانی زەڕەنگەر وایە وەکو بڵێ تر دوکانی ها ئەڵماس و ملوان کوشتە ئەڵێ ئەچین لێ شوێنی ئینەکە سیرەکەین زین لێک شۆ هێرشکین چی بکەین چی نەکەین بەرنامێکی جوانی بۆ دانین جا عینێکی یا بە مایکل ئەوە سەر ناو سیارەکە کە قساکەن مایکلتی هەمە چاوم زەعیف نییە عینەکەم بۆ ئیتێوتی نام عینەکە کامێری لەسەر یانێ عینەکە کەیکیتە چاو کامێری لەسەرە تۆ کە چوویتە ژوورەوانێ سەیری شوێنەکە و کرد ڕاستمی هەنێ شوێن بگرە کە من پێتەڵم ڕاستمی هێنێ شوێنم بۆ بگرە هەنێ معلوماتم بۆ کۆکەرەوە لەسەر شوێنەکە و بۆیە بزانین چۆن هێرشکەین بە کوردیەکەی ئەسەی تر کەوتونێتە پلاندانان یعنی شوێنەکان دەستنیشان کردووە یەکەم دوکانێکی زەڕەنگەرە بڕن ئەمە یەک دووهەم ئینجاسە پلان دەئانێن ئەچن سەیری شوێنەکەکەن بزانن چۆن و چۆن نییە و چۆن معلومات کۆکۆنەوە ئێوەش لەگەڵمانە بن بەردەوام چاوتان لەسەر شاشەکەی بەردەمتان بێ با بزانین پلانەکان چییە کە دەیانێن و خەریکی چییە بن و چی ناکەن خەریکە لە ترافیکەکە ڕۆستم ئاچۆ بالێو نییە نزیک بووینەتەوە لیەی ئەژوولینێ زۆر چاکە بێ بچینە ئێرەوە ئەمە ئێستا بەحساب بازاڕەکەیە زۆر چاکە دەرگاکەی پێما بێ لە پشتەوەیە من بازاڕەکەیە کە دوکانی ئاڵتنجی شتی لێ بەحساب ئێمە بەهێرشیکەی نەستەر و ئەوە تا نا ئەم بینایە نییە منازانێ ئەم بینایەنە ئەدەی بین ئەمە بازاڕەکەی ئەمەتە جا عینەکەکەی هەی نییە عینەکاتی ئەوە تامە عینەکەکەی تاڵ ئەم عینەکە کامێرەیە بەحساب سپاس ئێستا بێ ئەمە لەم شوێنە جارێ سەرەتا بڕێ سەیری دەور و پشتی ئەم شوێنەگەین چی لێ و چی لێ نییە و هەنێ ڕسمی ئەو شوێنانە گرین کەوتی وتی ڕسمی هینم بۆ بگرە هاوڕێ وتی ڕسمی هەوا گۆڕچیەکانە ئەمە ئەم شوێنانە وتی ڕسمی ئەم شوێنانم بۆ بگرە باشە ئەمە یەک ئەمە دوو لەگە کامێری چاودێرەکانە ئەم کامێرانە زۆر چاکە باش Hey, beautiful. I need to pick up a little something for the woman in my life. Well, one of them. Sir, I'm sure we can help you. Tell me about her. What's her taste? Cheap. Thank God. هاوڕێن ئێوێت بزانێت سحری شتەکانیان لە چەنە یعنی ئەم شوێنانە ئاڵتون نییە پێم وابێ ها گەستێریکەن وکو ززی و ئەڵماس و ئەو شتانە وایە اینجا ئەوێت بزانێت سعری چۆنە ئەڵێ ئەمەوێت شتێکی سادە کڕم نامەوێت پارێکی زوو سەرف بکەم ئەڵێ ئەمەوێت بزان سعری ئێوە لە چەنایە لە گرانەکەتان چەن و هەرزانەکەتان چەنە ئەمیش پێڵە لێ ئەمە سعرەکانمان ئاوایە I'm gonna take a look around. Think about it. Come back to you, baby. Don't go anywhere. I understand. Okay. Thank you, sir. Tall. Come back to me. Tall. Have a wonderful day. Let's rush. So, we good? Almost. I need to get eyes on the roof of the building. See where the ventilation comes out. معلوماتي كو كردو لناو. ئەو کچە وەسفی شتەکەی بۆ یاوتی ئەمە مواافقاتی شتەکانمان ئاوایە گرانە شتەکانیان خراب نین بیستەرە لە وەرم با بڕێم زای اینجا چی ترەکەین Drive us around the block. We gotta find a way up to the roof.
لیستەر لیستەر ئەڵێ هینم لیستەر ئەڵێ بڕۆ لە پشتەوەی بیناکە شوێنێکی تایە لێوانێ با بڕنە سەر سەقفی بیناکە ئەمەتا لێرەوە ئەڵێ بڕۆ بۆ لەو شوێنە ئەڵێ بڕۆ لەو شوێنە هەوڵی ڕسمی سەروی بیناکە بگرین معلوماتەکان لیستەر زیرەکە هاوڕێن و بۆیە مایکلیش چوو بۆ لای ڕێگەی پیشان بە ئەدەی ئەیرێ تاڵ سیارەکە لێ شووا ڕاگری لەمە کێشی سیارە ڕاگرت نمێ لە پێشی ئەم جی کلاسەوە ڕایگرین ئەدەی پێشم جی کلاسەوە You know how I work. I need to see everything. Get up on the roof. یەکی ئیشارەتم بۆ بکە کاکەوە نابێت لی نین براڕۆ ئەخوا جوان ڕامگرە زانی وەرچاک ئەبێ لێرە بچینە سەر سەقفی بیناکە بۆیە ڕسمی سەرۆژ بگرین معلوماتمان هەمەی لابێ لێرە بچینە So سەر you keep up with the old crew? Well, after your death/disappearance, there wasn't much holding us together. Yeah. You see him at all? After the incident? I kept tabs on him for a while. Needed to know that he didn't blame me. I saw a ladder. Climb up it and see if you can get to the roof. Yeah, where'd he go? North, south, east, west, wherever there were liquor stores to turn over and hitchhikers to disappear. Where did they bury him? They buried him? Not as far as I know. He's probably a John Doe then, right? What do you think? OD, shootout, maybe just a car crash, right? جا بێ سەر چینە ئەڵێ ئەبێ بچینە سەر شوێنێکی بەرز بچینە سەر شوێنێکی بەرز بۆی ڕسمی سەقفی شوێنەکە گرین شوێنەکە لەکوێیە ئەلێرە بچینە سەرەوە وەرە وەرە ئێ بچینە سەر شوێنێکی بەرز بەس نازانم شوێنە بەرزەکە پێما بێ ئێرێ ئێرە بەرزترەکە Hey, I see the vents. Yeah, I'm looking at the relay. Can you get any higher? ئیشارەتی پێیە خۆی ئێرە یادەی نە ئەو بینای ئەولاترەوە بزەم ئەرۆڵاوێ بێ بچینە سەر ئێرە باشە اینجا لێرەوە نەکەمە وڵی سەر و ملیم شکەم یەک دەقا هاوڕێم بامجا نەکەمە خوارەوە بێ ڕسمی و بینایە گرین لێرەوە ئەدەی نزیکەینەوە ئاها دەست خۆش ئەو ڕسمەکەمان گرت Will do. يلا دي بابري رسمك باش معقول معلومات ما نقول كردين جات باش نقول ليستر خۆشترین یاری بەلای منەوە نە GTA ئەینجا دوای ڕدێت ڕدابشن بە دەرەجەی دووەم عنی چیرۆکەکەی هاوڕێیان ئەگەر بەدڵتان بوو ئاکتیڤ بوو وە کۆمنتی زۆرتان نووسی دوای تەواوبوونی ئەم یاریێکی تریش چیرۆکی تەواوەکەین بەڵام سێریکە هەموو شتێک وایە تۆ یەکەم مەرحلە دووەم مەرحلەیەکی زۆر تێکەڵ نابی لەگەڵیا هەر فلیمیش لە ئەوڵەوە سەیرێکی زۆر خۆش نییە بە زوردۆر دەکەمایتەوە لەگەڵ لە یاریەکە وردۆ دەچنە قوڵایی چیرۆکەکە ئێستا من خۆمام لێهاتۆ عنی بڕاتان بێ خۆمام لێهاتۆ وردۆ دەچمەتە قوڵایی چیرۆکەکەمە چیمە دوی سپیە یاڵا با بڕۆین لیستەر هاتیم بۆ لای لیستەر یاڵا با بڕین باشینە بۆ لای لیستەر زین چیەکە چی ناکە ئەوە سیارەکەمانە با بڕین سەرکەین Here, take your يلا glasses بابري. back. Let's go back to the garment factory. I called ahead and told them to start setting up the information. So, what did you see? Nothing that'll cause undue complications. أيها what? Complications.
Yeah, it looked like a simple setup. هاوڕێیان تۆ Cameras سەیری broadcasting to a remote بڕواکەنی server. سەر زۆر We might be able to ئیشەکانی wipe the جددیە. leak. Security guard on the یعنی door. لەم مەسافەیە You کە won't ئێمە want a guy چوین from rich assholes to ڕاستمشتمان rub his گرت و nose in it. معلوماتمان کۆ کردەوە ئەم Alarm system's مجموعەیەکی linked to the حاضر door کردو lock. بووی کە We'll get ئیشەکەمان windows لەگەڵاکەن so تاوان خۆ هەر بە talented تەنیا بە من و ئەو access. ناکرێ و Anything شەلە Well, هیچی پێ ناکرێ the میشەش more valuable ئەگەری وە هەیە merchandise تووشی is in the شەڕ و cabinets in the پێکدادان center بین of the store by the register. بۆیە I'd ئەڵێ start جەماعەتێکم there. حاضر The کردووە glass in the بە cabinets پارە was bulletproof, means you کە can smash ئیشەکەمان it easily لەگەڵاکەن enough. The تۆ stones will be بچی in the شوێنێکی safe ئاوا at بۆ night. بڕی پێویستە بۆیە کە خەڵکی لەگەڵا بێ We go in when it's open then. باش ئەنجا بزانین Right. ئەوانە Once we کێن melt down the gold, کە ئەم we حازری cut the کردووە rocks. That's an okay دڵەوا score. بڕۆین Yeah, shame we For can't. a funeral. One of them at least. ئەو نەمان نەماوە زۆر چاکە چینەوە بۆ ئۆفیسەکەی یاڵا دێ ئاوڕێ Workers have their uses. Okay, let me set this up. Nice to see the methods haven't changed. Well, we gotta figure out what we're doing somehow. All the crews, the rolls, prep work. ئەمە ڕەسمەکانم Don't want to leave evidence That's behind a in short the hard dishano. drive. So yeah, the methods don't change. Right, not for a pro. معلوماتەکانی کۆ کردێتەوە ترێسە ئیشی لەسەرەکەن کە چۆن بانقەکە بۆ بڕن هین بانقنا All the angles, دوکانەکە my area of professional expertise. Making decisions. That is your domain, ئەمە my پلان friend. دائنێن پلان دائنێن بۆ شێوازی بڕنی دوکانەکە And there's two ways I see of doing this. We go in smart, or we go in loud and dumb. Remember the vents? If we're gonna be smart, we pump a little knockout gas through the air system, then hit the cabinets while everyone's out. You'll have to source the gas, of course, but crowd control won't slow you down, and that might improve the take. The cover is pest control, so no one will look twice when you're wearing gas masks. It means getting a pest control van, though. You go in dumb, and you'll need your famous way with people and 4 carbine rifles. But we can't buy them and risk them getting traced. No, we've got to find some in circulation. It's awkward, it's real awkward, but this is the gun favored by باسەوەی بۆ کە هاوڕێیان کە ئاڵە شێوازی چۆنێتی ئیشکردنەکەمان چۆن بێ و چۆن نەبێ باشە اینجا ئێستا ئێمە The alarm will be operating on the same window. The exit strategy is more or less the same for both options. The driver you pick will, of course, source some bikes. You come out of the store and make your way through the new subway tunnel they're digging off the Del Perro freeway. You lose the cops in there. شو So how do you want to do باشە this? Run in سێکە through دوو the جۆر front door or شێوازی try to هەیە play it smart? اختیارەکاتە بەردەم خۆمان ئەمە بەشی خوارە بەشیان دوو جۆر شێوازی هەیە بە شێوازێکی چۆن بڵێ فەرتەنە و بەزم ڕزم بەڕێکی نارا بە شوەیەکی هاکەزایی بە ئەمە بە شێوازی Ah, دوم you've grown wise بەڕێکین and cautious in your old age. Okay. Select personnel with that in mind. As ever, the better they are, the bigger the cut. Now the driver, they'll source the bikes, lead you out through the tunnels. ئەمە هینە کامیان بژێرین بە ئەمان بژێرین مە سایقەکەی Eddie Tow. Now you can Sağ count on manevra. him to get you out of a spot. Guns. Ama Now we're şu hoping to kabreyi keep quiet, so this guy taqa shouldn't karakaya. make much difference. باش ئەمەش باشە ئەمەش He's a تەقەکەرە pro, لەگەڵمان not نابێ much else to say. ئەمە پلانەکە ئاواڕوە اینجا Back ئەمە office, but this is the person هاکەرە who will ئەم determine how نووسراوە long you هاکەر get inside. باشە ئەم کچە باشە عیبی نییە سێکێسە Good. Feminine ئێستا ئێمە touch. She'll be سێکە able to پلانەکە find any ئاواڕوە back تاوڕێ doors they got. یەکەم If this is how you want to do it, I'll get سایقەکمان moving. بژار تاقەکەرێکمان لەگەڵایە لەگەڵ هاکەرێکە ئەلە دڵنیای لەوەی کە بە ژۆرە بڕاشتەکە بەڵێ بە زۆر Great. تاو I'll do some research on a pest control van and the knockout gas, and I'll be in touch. جا شێوازەکەشی بە فەرتەنە و شەڕی قورس I'll call you when everything's Yalla. ready. You'll need to pitch it to the guys. Whoa, what? My rep don't count for nothing no more. You're a dead man. لیستەرە لە گەر هەموو شتێک ئامادە بوو تاو ئێمەش حازر من تەلەفۆنێ بۆ ئەەکەم و دەسەکەین بە شێوازی ئیشکردنەکەمان جا بڕیاریشانە لە ڕۆژە ئیشەکەکەن هاوڕێیان بڕیاریشانەوە لە ڕۆژە ئیشەکەکەن زۆر چاکە با بڕین
ئەمە شوێنی تری نییە ئەم دەرگاوشتە ناکرێتەوە نا ئەمە ناکرێتەوە ئێمە مژنە بڕین تەلەفۆنەکە بۆ فڕانکلی بزانین ئەڵێ چی Hey, what's up? Hey, man, it's me, Michael. What's going on? Listen, I gotta get hold of the money ئەڵە for that house فڕانکلی we ئەمێ ئەو pulled پارەی down, پێیاکەم کە so تووشی کێشە بووم I'm لەگەڵ ئەو getting a ماڵە ئەمە crew پارەکە together پێیاکەم for, بۆیان you can guess. The But pay will be Frank Lille. awful, and the risk will be high. But you might learn something if you're interested. Man, that's not exactly a great sales pitch, dog, but I guess I gotta start somewhere. Thank you. Maybe one day you could put together your own deals, your own jobs. So, there's still some preparation I gotta do. Sit tight for a while. My buddy Lester will get in touch with the details. هاوڕێیان تەلەفۆنی گر بۆ فڕانکلی وتی ئەمێ و پارە پێیاکەم و ئەگەر تۆ پێت خۆشەوە یارمەتیم بە ئەگەر تۆ پێت خۆشەوە یارمەتیم بە فڕانکلی شتی باشە ئیشەکە چییە چۆنە مەترسیدارە مایکلشی نا زۆر مەترسیدار نییە بەڵام ئەگەر حەزەکەی وەرە یارمەتیم بە فڕانکلیش تاوان هاوڕێتی وتی بەسەر چاو یم هەرە بێ ئەدێ ئەمە چییە Who's this? It's Ricky And from then let's Life show her. Trader. I know you're the bro who deactivated Jay, bro. Oh, I have no idea what you're talking about, pal. What you do's your business, bro. Anyway, Jay really got a big head once people started calling him a god. Guess you proved he wasn't one. They reintegrated my team in Burundi after the design got signed off. And now, my shares ain't worth dick. Sorry about that. I need work, and I thought maybe you could provide. I mean, I'm smart enough to track you down, aren't I? I guess you are. Hey, I'll be in touch if anything comes up. هاوڕێیان هاسیکەن ئەو ڕسمە لێوە بزانمە ناسنەوە ئەو ڕسمە لێوە دەرکەوی ناسنەوە ئەوە ڕیکیە ڕیکی ئەها کەچین بۆ کۆمپانیاکەی لایڤینەوەی کە کابراکە چین مۆبایلەکەمان هێنایە دەرەوانێ ئەو پیاوە لە بەردرگاکە یارمەتی یاین و بردینێ ژوورۆ بۆ ناو کۆمپانیاکە باشە ئێستا تەلەفۆنی کرد بۆ مایکل تەلەفۆنە ئەڵێ ئەزانم تۆ ئەو بڵێ مدیرەکەی ئێمەت کوشت مایکلی ژەڵێت تۆ باسی چییە گەیشتی وا هەربوونی نیە لە با ئازانم تۆ کوشتێ بەڵام ئێستا من لەوەتەی لە دوای نەمانی ئەو من ئیشم باش نەماوە پارەی کەم پێیاکەم مایکڕە ئێستا من چی بکەم چی بۆ بکەم ئەویش دەڵێ ئەمێ تۆ بدۆزمەوە و بێم لەگەڵ تۆیە کارکەم یعنی بە کوردەکەی و پیاوەژ بێ بە پیایی مایکڵ تێگەی مایکڵی ژوعدیە لە باشە یەکتری ئەبینین باشە جا یەک شتی تر هاوڕێیان ئێستا پێم باشە لێرە ڤیدۆکە کۆتایی پێبێنین چکە مەجموعەیە ڕێکاری زۆرمان کرد و پلانماندانا بۆی باقەکە ببڕین ئێوە خۆشەویستن ئەزیزی ئێمە ئەم چەناڵی هەمووتانە کاتان لەکەم ئەکتیڤیکەن و چیرۆکە تا ئاخر تاواقین نیوایە ئەکتیڤ نەبێ ئەی وەسێنین بەڕاستی پێدانەڵم ئەی وەسێنین ڤیدۆکە کۆمنت زۆرکەن ئینجامە لێرە ڤیدۆکە ئەوەستێنین و ئینجا مەرحلەی داهاتوو بانقەکە ئاوڕین لەگەڵمان هەبن بزانین چی بکەین و چی نەکەین لایکی ڤیدۆکەکەن شێرێکن بۆ هاوڕەکانتان زۆرترین کۆمنت بۆ ئەوەی ئێمە تەرجیح کات پارتی داهاتوو دانین و ڤیدۆکە ئەکتیڤ بێ